بەناوی خی گەورە زۆر سپاس کاک دکتۆر کام هەلت پێبەخشیوین هەر سەرکەوتوو بیت. بەنسبەت منەوەم پرسیارێکمە بوو ئەم حاڵەتانە پەیوەندی بە جۆری کەسێتیەوە هەیە واتە ئەم هەڵسو کەوتانی کە ئەو ئیکە جۆری کەسێتی ینیەوەیە جۆرە کەسێتیە کێ زیاتر تووشم حاڵەتانە بێ لێتر بەڵێ هەبێ گومان هێشوخان ینی جەنابیشە خۆ لەو بوارەیە خوێنوتە و شارەزایی هێوەنی من ئاگادار بم. ئێمە کۆمەڵە جۆر کەسێتیمان هەیە ینی تەبعی کەسێتێکە وایە زیاتر ئەوانەی کەسێتی بە گومانن تەمەنەوە هەم یەگەڕێت بە سەردەمی مناڵی کەسێتی بە گومان شەکاگەمانە ئەو کەسێتی ڕاڕان ئەوانەی گۆشەگیر و دوورە پەرێزن زۆربەی زۆری ئەوانە تووشم حاڵەتا بن یا تووشی خەمۆکیە بن. مثلا کەسێتی هیستیریمان هەیە کەسێتی ترمان هەیە قەلەقە ئەوە زیاتر تووشی قەلەق و دڵە ڕاوکێ بێ کەسێتی نێرگسیمان هەیە ئەمانە تووشی غڕور و لوودبەرزیە بن عشقی ذاتی خۆیانە بن جۆری کەسێتەکەی استعدادەکە هەیە. یعنی ئێستا من دڵنیام کاک ڕەحمان یەکەم کەس نییە و ئاخر کەس نییە کە شەڕەکە و دانیێشکێ هیوایە دانیشێشکە و چاویشی کوێرە بێ لە حادیسە چوزانم تووشی شتی خراپتری ژەبێ بەڵام وەکو ئەم گەورەی ناکە و ئەچێتە ناو کۆمەڵەوە چە جۆری کەسێتەکەی لەمەنەوە ئەم خۆی هەر بە مناڵی شەرمن بواڵێن تێکەڵ بە خەڵک نەبووە گۆشە گیر بووە هەر خۆی یان نکە نەچۆتە ناو خەڵکە و گومانێکی لیان هەبووە ئەوەی چوشە کەم بووە. اینجا ئەمەشی بەسەرا هاتووە لەسەر دەستی خەڵک ئیتر گەورە بووە ئیتر لە ناو مێشکی خوا کۆمەڵی خەیاڵاتی دروست کردووە. تۆ تەسەورەکەی خەڵکەیە گومانی لەگەڵ خوشی خۆیان لە ژوورەکەی خەوتووە ئێمە کەیسی وامان بینیوە هەردووشیان لەسەر قەڕێوەڵا خەون ئەم خوشکەکەی خەوێ پڕقەپڕقیەوەی کێشەینی ئەوەڵێ من ناوێرم شتێک لەژێر سیسەمەکەمایە وەهمە خەیا ئەوە دروستە ئیتر بەشەرە ئیتر بزانە فلیمی بینێ مسەلسەری بینیوە خەڵک بۆیان باس کردووە لە مناڵی ترسانویانە چی لە خۆیەوە شتێک یان یەک شتێ لێشی بترسی هەر بە شتێ دروستە بێ لە مێشتا لە خەیاڵتە بڕاو هەبێ نەئەخەوت لەو ژوورەیە ئەتۆقی هەودا چی کرا باشە عیلاجەکەی هەر چوار قاچی قەرەوێڵەکە بڕایە و تەخت بوو ڕزگاری بوو دیتاوی خۆمەزال نەما لە ژێرا خێ ئەوخۆی چیش نییە بکەی چراغە بەڵام ئیتر مهمە لای و کەسە ئەمە چارەسەرە ئەمە قەناعەتەکە دروست بێ. جام حاڵەتە بەڵێ زیاتر ئەو کەسانە تووشیە بن کە بە مناڵی تێکەڵ بە خەڵک نابن کە نازدار بە خێوکراون کە گۆشەگیر و دوورە پەرێزن کە خۆش باوەڕن کە بڕوایان بە خۆیان نییە کە گومانیان لە خەڵکەیە ئەمەگە گومانیان بۆ دروست و تێکەڵ بە خەڵک مەبە ئاگار لێبێ نەو دزن گورە خەڵک گورگە نازانێت ئەم پەروەردە سەقەتە ژوای لێەکە.